بۆ تێگەیشتنیشی ئاسان لە ئازاری ددان و پاش ئەوە ئەو ئازاری کە لە ددانەوە دەڕۆ بڵاو دەبێتەوە بە ناوچەکانی سەردا پێویستە یەکەم جار بزانین ددان بۆچی کلۆر دەبێت. کلۆربوونی ددان ئەگەر تەماشاکی شاشەکە بکەن یەکگرتنی چوار شتی ئاسانە کە بریتیە لە بەکتریا، ددان، خواردن بە تێپەڕبوونی کات. هەرچی زۆری بەکتریاکەیە ئەوە زۆر گرنگ نییە چکە بابەتێکی ئێجگار زانستی و قوڵوردە. ئەو ددانش دەکرێت دانەکانی دواوە یان دانەکانی پێشەوە بن کە زیاتر دانەکانی دواوەی کلۆر دەبن و ئەو کاتی کە پێویستمانە بۆ کلۆربوونی ددان بە شێوەیەکی گشتی 20 خولەکمانەوە بۆ دروستبوونی ئەو ترشەی کە ددان کلۆر دەکا و 8 کاتژمێرمانەوە بۆی کار بکات لەسەر ددانەکان. ئەم هاوکێشەیە چۆن چۆنیە؟ ئەو جۆرە خواردانەی کە دەبنەهۆی کلۆرکردنی دانەکان بە شێوەیەکی گشتی وەک دەزانن شیرینیەکانە. بەڵام ئەمە بە پێی تەمەن دەگۆڕێ. بۆ نمونە لە مناڵانی ساوادا لە تەمەنی 6 مانگ بەرەو سەرەوە هەتاوەکو تەمەنی 2 ساڵ پتر ئەوەی کە بە هۆکاری کلۆربوونی ددان دەزانرێت بریتە لە مەمەشیر کە دەدرێت بە مناڵەکان چونکە شیر شەکرێکی تێدا کە پێی دەوترێت شەکری لاکتۆز. ئەم شەکرەش دەکرێت دانەکان کلۆر بکە بە یەکگرتی لەگەڵ هاوکێشەوە و بە تێپەڕبوونی کات. هەمان ئەو شەکرەی کە پێی دەوترێت لاکتۆز و لە شیری ئامادەکراودا هەیە لە ناو شیری مەمکی دایکیشدا هەیە. دەبەرەوە دەبێت لە مۆلاوریا بن ئەو بەڕێزانش کە تەنها شیری خوان دەدەن بە مناڵەکانیان شەوتابەیان سنگی دایکەکە لە ناو دەمی مناڵەکەیان نەبێت بە تایبەتی لە پاش تەمەنی 1 ساڵیەوە. بەڵام شیرینەکانی تر بۆ تەمەنەکانی گەورەتر ئەگەرچی زۆرن بەڵام چواریان ئێجگار گرنگن بۆ کلۆرکردنی دانەکان و خراپن کە بریتین لە خواردنەوەی گازی، نقڵ، شەکری کڵۆ، مەساسە یان مژمژە کە ئەم چوارە هۆکاری ئەوەی کە ددان کلۆر دەکەن بریتێ لە زۆرمانەوەیان لەسەر دانەکان و بەکتریا کاتێکی زیاترێت بە کلۆرکردنی دانەکان. پاش ئەو هاوکێشەی کە یەکەم جار پیشانمادان کە بریتێ لە یەکگرتنی بەکتریا و ددان و خواردن بە تێپەڕبوونی کات ترشێک دروست دەبێت. ئەم ترشە ئەم ددانی بەردەستی من کلۆر دەکا. ئەگەر دانەکە بخەین ئەولاوە لێرە بە گەورەتر دەیبینن. هەرچی بەشەکانی دانا ئەگەر ئێمە بێت و ئەوە قاشی بکەین لە سەرەوە بەرەو خوارەوە تەماشا بکەن کە 3 ڕنگمان هەیە کە زۆر دیارە بریتێ لە سپی، زەرد، سوور. بەشە سپێکەی ددان پێی دەوترێ مینە، بەشە زەردەکە پێی دەوترێ ئاچ و بەشە سوورەکە پێی دەوترێ کرۆک یان ناواخن. ئەگەر هات و کلۆری کە دەستی پێکرد تەنها لە بەشە سپێکەی دانابێت ئەوە بە شێوەیەکی گشتی هەست بە ئازار ناکەن. بەڵام ئەو کاتێک کە دەگاتە بەشە زەردەکە لە بەشە زەردەکەدا کەم کەم بە خواردنی شیرینی و بە خواردنەوەی شلەمەنی سارد و گەرم هەست بە بروسکێک بەم شێوەیە دەکەن. بەڵام ئەو کاتێک کە دەگاتە بەشە سوورەکە ئیدی ئەو کاتەیە کە لە خەو ڕاتان دەشڵەکێنێ و ناهێڵە بخەون. ئەگەر بێت و ئێوە لە دوو قۆناغی یەکەمی کلۆربوونی داندا کە بریتە لە بەشە سپێکە و بەشە زەردەکە چارەسەری بکەن بە پڕکردنەوەی دان لەلای پزیشکی ددان ئەوە بە شێوەیەکی ئاسان چارەسەر دەبێت و ڕێگە دەگرێت لە زیادبوونی کلۆریەکە. بەڵام هەرکە گەشتە بەشە سوورەکە ئەو کاتەی تر ئازارەکە زۆر دەبێت و دەبێت بە هەوکردن و دەکری هەوکردنەکە بە بەشەکانی تری ددان و ئێسکی شابڵاو بێتەوە. زۆر جا پرسەرمانە دەکەن کە دەڵێن ئازارەکە لە دانانایە لە دانەکاندایە بەڵام بۆچی لە ناوچەی شەویلگە و سەردە هەستی پێ دەکەن. تەماشایەکی ئەم کە لەسەری بەردەستی من بکەن لە ئەگەر بێت و ئەم کە لەسەر ببینەوە کەمێک گەورەتری بکەین تەماشا بکەن گرێکی سوور هەیە. ئەو گرێ سوورە بریتە لەو دەمارەی کە بەششی زۆری هەستی ناوچەی ڕوو لەگەڵ دانەکانی مرۆڤ دەگوازێتەوە کە دەبێت بە 3 لقەوە کە لقێکیان دێ بۆ شەویلگەی خوارەوە، لقێکیان بۆ شەویلگەی سەرەوە، لقێکیان بۆ چاو. لەبەرەوە ئەو کاتێک کە هەست بە ئازاری دان دەکەن ئازارەکە لە کۆتایی لقەکانەوە دەچێتەوە بۆ لقە سەرەشیەکان و لێشەوە بۆ لقی سەری سەرەوە کە مەوا دەکات ئازاری دانەکانتان زیاد بێت و لە ناوچەی ڕوو و لە ناوچەی چاوەکاندا هەستی پێ بکەن.